سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویست لەم بەشەدا بینەری لێکدانەوەی هەواڵ دەبن. لە درێژەی دەربڕینی ناڕەزایەتیەکانی دۆنێ و شەوی ڕابردوو لە شارەکانی بەلوچستان لە دژی کوشتاری سوختبەران لە شاری سراوان، ئەمڕۆ دوکان و بازاڕی شارەکانی بەلوچستان لەوانە زاهدان و ئیرانشار بە تەواوی داخراوە و مانگرتنێکی گشتی بەڕەوە چووە. بۆ لێکدانەوەی ئەم بارودۆخە داوامان کردووە لە هاوڕە حەسەن ڕەحمانپەنا ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە کە بێتە ئیستودیۆ بە چەند پرسیارێکمان وەڵام بداتەوە. هاوڕە حەسەن سەرەتا بەخێراتنتان پێدەڵم زۆر سپاس بۆ ئامادەبوونیشتان. زۆر سپاس بۆ ئێوە هاوکارانتان، ڕێز و سڵاوم هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و لە خزمەتتان. زۆر سپاس. هاوڕە حەسەن، دوایین زانیاریەکان پاش جەماوەری خەڵکی سراوان لە دژی سوختبەران چییە؟ ئێمە لە یەک دوو ڕۆژەدا هەموو زانیاریەکانمان لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە بڵاو کردوێتەوە، هەروەها لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە دنیای مجازیشدا ئەم جنایەتی کە جمهوری ئیسلامی کردوێتی وەسیعەن دەنگی داوەتەوە. ئەسڵی مەسەلەکە لە کوشتنی دوودانە سوختبەرەوە دەستی پێکردووە کە ڕۆژی دووشەمە ڕوویاندا لەلایەن هێزەکانی سوپای پاسدارانەوە. ئەو کارە ئەو جنایەتە لە ڕاستیدا ناڕزایەتی زۆری لێکەوتەوە، خەڵکی ڕزانە سەر شەقامەکانە سەراوان و هەروەها لە شوێنەکانی دیکەیش خەڵک زۆر بەم ماجەرایە بێتاقەت بوون بە دلیلی ئەوەی کە هەروەکو چۆن لە کوردستانە کۆڵبەری ئیشێکە بۆ بەشی زۆری خەڵکی ستەم لێکراو لە کوردستانە قسە لە 80,000 تا 100,000 بگرە زیاتریش دەکرێت لە منتەقەی بەلوچستان و ئەوە ژوایە بەشێکی زۆر لە خەڵکی ئەوێ دەرامەدیان لە ڕێگای سوختبەریەوە بەڕێوەجێ. بەڵام ئەوەش بزانین کە خودی سوختبەری لەوێ لەژێر کنترۆلی سوپای پاسداران هەیە، هەتاکوونێ خۆیان جیالەوەی کە لە ڕێگای سوختبەرەکانەوە دەیکەن لە ڕێگای تانکەرەکانی نەوتیشەوە ئەوانە حواڵی ئەو دیوەکەن و بەتایبەت لەم سەردەمی مەحاسری اقتصادیش کە لەسەر جمهوری ئیسلامیە. بەڵام ئەوان بە هەر دلیلێک لەوەی کە ممکنە مەسەلەن لە جێگایەکە ئەو کنترۆلە شل بوو بێتەوە یان ئەوەی کە لە شوێنێکە مەسەلەن لە گوزەرگایەکی ترەوە عبوریان کردووە کە لەژێر کنترۆلی سوپایە نەبوو بێت تەقەیان لێکردوون، ئەو دوو نەفەرە کوژران و ئەو ناڕەزایەتیانەی لێکەوتەوە. دوێنێ خودی شاری سەراوەران زۆر شلوغ بووە، ئەتراز کراوە، هێزەکانی ڕژیم بە ناڕەزایەتیی ئارام کە خەڵک چوونەتە بەر فەرمانداری داوخوتیان باشە بۆ لێمانەکوژن، بۆ کوڕەکانمانەکوژن، بۆ خەڵکە ئەوە خەتلە ئامەکەن، فەرماندار و هێزەکانی ڕژیم لەوێ دەستور دەدەن کە بڵاو بە خەڵکن. خۆ زمانی جمهوری ئیسلامیش دەزانین چیە خۆ بڵاو پێکردن بە خەڵکیانی تەقیان لێ بکەن، هەر لەوێ بە گازی ئەشکاوەر بە ئەسلحەی ساچمەیی و دواتر بە ئەسلحەی گەرم تەقیان لێکەن و بەداخەوە هەر دوێنێکە پێی ئەو ئامار و ئەرقامانەی کە خودی گروپەکانی مدافعی خەڵکی بلوچستان کە لە لەندەن و لە شوێنەکانی دیکە خۆیان پێناسا ئەکەن، ئەوان ڕایان گەیاندووە کە 15 نەفەر کوژراوە، ناوی دە کەسیان بڵاو کراوەتەوە. ئەمن بۆ خۆم سەحنەیەکم بینی کە هەر لەوێ لە شوێنی ڕووداوەکەەوە لە ناو شاری سەراوەران بڵاویانە کردەوە کە دەڵێ 37 نەفەرمان لێ کوژراوە. بۆیە ئاماری کوشتارەکان زۆر بووە و دوای ئەوەدا خەڵک دەنگدانەوەیشیان بووە و ئەو ڕۆکە لە شارەکانی زاهدان و ئیرانشار و خودی سەراوان و لە چەندین شوێنی دیکە خەڵک مانگرتنیان کردووە، مانگرتنی گشتی ڕاگەیەندراوە. لە عینی حاڵیشە فەزایکی نظامیش لە کولی منتەقەکەدا حاکم بووە، ڕژیم هێزی تری بردووە، کوماندۆی بردووە، هێزی ویژەی بردووە کە فیلمەکانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە بڵاو کراوەتەوە. بە هەر حاڵ لە واقعدا شەڕێک لە نێوان ئەو خەڵکە شەڕێکی نابەرابەر بەهێز و ئیمکاناتێکی کەمەوە ببێت بە دەستی خاڵی لە بەرابەر هێزێکی زۆر و زەبەندی سوپای پاسداران و بەکرێگیراوانی جمهوری ئیسلامی هەیە. بەڵام خەڵک مانگرتن ئەمڕۆکە جوابی ئەو تەعەڕوز و پەلامارانەیان داوەتەوە. بڵێ هاوڕە حەسەن، هۆکاری ئەم کوشتارێکە لە کوردستان و لە بەلوچستان ڕۆژانە ڕوو ئەدات و دووپاتی ژەبێتەوە، چۆن لێگەدەنەوەیەوە؟ ئەوەی ڕاستی بێت ئەم دوودانە ناوچەیە چ کوردستان چ بەلوچستان جزوی فەقیرترین و هەژارترین ناوچەکانی ئێرانن. ئەمانە جیا لە ئەو ستەمە چینایەتیەی کە لە هەموو ئێرانە لەلایەن سیستمی سەرمایەداری و دەوڵەتی لایەنگری ئەوان هەیە، هەم ستەمی نەتەوایەتیان لەسەر هەیە، هەم ستەمێکی تریش بە ناوی جیاوازی ئاینی لەم ناوچانە هەیە. ئەوە ئەو بێعەداڵەتیانە لە زۆر شتا دەبینرێتەوە لەم خەڵکە دەکرێت. مەسەلەن لە ڕێژەی مردندا مەرگ و میر
ئەو ڕێژە مەرگ و میرەی کە لە سیستان و بەلوچستان و کوردستان هەیە لەگەڵ شوێنەکانی دیکەدا قابلی مقایسە نییە. دەوا و دەرمان ئیمکاناتی پزیشکی ئەو میزانەی کە ئەو ئاستەی کە لێرە لە خوارەوەی لە شوێنەکانی دیکە مەسەلەن لە ئوستانی مەرکەزی لە ئیسفاهان لە شیراز لە تەورێز لە شوێنەکانی دیکە لەو شکڵەدانی ڕێژەی بێکاری ئەو ئاستە بێکاریە کە لێرە هەیە لە شوێنەکانی تر نییە. فەقر بێئیمکاناتی لە ئاواییەکان و تەنانەت دەست ڕاگەیشتن بە ئاوێکی خواردنەوەی سالم کە حەقی تەبیعی و خەڵکەیە کە دەبێت ئەوانەیان ببێ. هەمووی ئەمانە لەم دوودانە ئوستانەدا بە نیسبەتی شوێنەکانی دیکە جیعبەتە بڵێن خوزستانی جوایە، ئوستانێکە لەسەر دەریای نەوت خەوتووە، بەڵام پوڵی نەوتەکەی دەچێتە گیرفانی مافیای سوپای پاسداران و ئەواکرێت. بۆ یەکانی خەڵکی ئەم دوو ناوچەیە بۆ بەرپەرجدانەوەی ئەو فەقیری و هەژاریی هەیە لەوێ پەنایان بردە بۆ سوختبەری بۆ لەگەڵ پاکستان ئەو کاراکەن. لێرێش لە مەرزەکانەوە هەر لە ئیلام و ئوستانی ئازربایجانی غەربیەوە بگرە ئەم سەرەوسەری کە حسابی بکەین کە 1100 کیلومتر بەرینایی توولی هەیە بە ڕۆژانە ئێمە شایدی زیاتر لە 100,000 نەفەر کۆڵبەرین کە خەریکین کۆڵبەریانی سوختبەری لە بلوچستان و کۆڵبەری لە کوردستان ئەمڕۆکە بووە بە ئیش بووە بە کار لە سوورەتێک ئەمە کار نییە. کار معنای خۆی هەیە، معنای سەعاتکاری هەیە، معنای یاسایی هەیە، معنای قانونکاری هەیە، معنای حەق و حقوقێکی هەیە. لێرە حەق و حقوقی ئەو کرێکارە کۆڵبەرانە بەچی وەڵامەدرێتەوە؟ فقط بە گولە وەڵامەدرێتەوە. بۆ یەکانی ئەم دوو ناوچەیە ئەم شوێنانە لەلایەن چ ڕژیمی پاشایەتی وەلایەن چ جمهوری ئیسلامیەوە لە ڕاستیدا بەهۆی ئەو داوخوازی و متالباتێکی نەتەوەیش کە هەیە لەم شوێنانە ناڕەزایەتی هەیە بە سەرکوتایەکی ئاینیش کە بەرحەڵ جیاوازیەک هەیە هەرکە و کەسێک کە خۆیان بە دیندارەزانن ئەو بەوانە ئەمانە بەجێی ئەوەی کە ڕێگاچارێکی بۆ بدۆزرێتەوە یا جوابی داوخوازەکانیان بدرێتەوە بەسەرکوتەکرێت. مەسەڵەن بۆ نمونە هەموو بەرپرسانی حکوومەتی لەم شوێنانە بەرپرسانێکن کە لە شوێنەکانی دیکە بۆ دەمە خەڵک لە زمانیان حاڵی نابێت. کابرایەکی زەحمەت کێشی خەڵکی ئاواییەک پیرێژنێک پیرە پیاوێک یا خەڵکیی بێسەوات دەچنە ئیدارەیەکەوە چنە بانگێکەوە ناتوان بە باشی داخوازەکانی خۆیان بگەێن. بۆ یەکانی ئەم دوو ناوچەیە جزوی دوو ناوچەیەکن کە لە ڕاستیدا ستەمی دووگانەیان لە دووگانە و سێگانەیان لە سەرشان ئەوەی کە لە فارسیە پێی دەوترێت ستەمی مزاعف لە سەرشانی ئەم خەڵکەیە و ئەو ناڕەزایەتیانش کە هەیە لەم ناوچانە بەڕاستی ناڕەزایەتیهایکی بەرحەقە، ناڕەزایەتیایکی عادڵانەیە مافخوازانەیە، بەڵام لەلایەن دەوڵەتێکی سەرڕۆی دیکتاتۆری سەرکوتکەرەوە بە گولە و ئاگر و ئاسن بەداخەوە جوابیان دەدرێتەوە. بەڵێ خاوڕێ حەسەن، دوایین کوشتاری سوختبەران لە سنووری سەراوان بە جۆرێک بێوێنە بووە. خوێندنەوەی ئێوە بۆ کاردانەوەی جماوەری خەڵک لە سەراوان و باقی شارەکان لە بەلوچستان چییە؟ ئەوەی ڕاستی بێت دەبێت ئەو کوشتارەی کە لەوێ کراوە لە چوارچێوەی گشتی وەزعەتی ئەمڕۆکی ئێرانە بیبینینەوە. ئەمڕۆکە کۆمەلگای ئێران لە ڕاستیدا کۆمەلگایەکە لە دەرونی خۆیەوە خەریکە دەکڵێ. کۆمەلگایەکە کە تۆ یەک جێگان پێ نیشان بدە کە ناڕەزایەتی تێدا نەبێت. ئەوە ڕۆژانە لەبەر مەجلیسە ئێعتراز و ئەتسابە، لەبەر نەهاتهای دەوڵەتی لە شارەکانە ناڕەزایەتیە، لە جنوب لە کرێکارانی هەفتەپە و ماشار و شوێنەکانی دیکەەوە لە حاڵی ئەتراز و ناڕەزایەتیدان، خودی خەڵکی خوزستان و ئەو لە ناڕەزایەتیدان. لە کوردستانە جیالەوەی کە خەڵکی کوردستان هەر سەریان بۆ جەمهوری ئیسلامی هەرگیز دانەنەواندووە. هەر ئەمڕۆکە ئێمە قساکەین لە مەریوان کۆمەڵێک لە دوکانداران و ئەوە چوونەتە بەر لای فەرمانداری و ئەترازیان کردووە و قسە لە ئەترازاتێکی گەورەتر هەیە. هەمووی ئەمانە ئەوەمان پێ نیشان دەدات کە جمهوری ئیسلامی جوابی خواست و داخوازەکانی ئەو خەڵکەی نییە. ینی ئێمە ئەو ناڕەزایەتی کە لەوێ هاتووەتە ئاراوە ئەو ئێترازاتانەی کە لە سەروان و ئێستا لە بلوچستان لە ئارادایە دەبێت لە چوارچێوەی ناڕەزایەتیەکی عمومیتر لەگەڵ کولی جمهوری ئیسلامی ببینینەوە. بەڵام جمهوری ئیسلامی هەر ئەو ڕۆکە حەولەدات بە بەرجەستەکردنەوەی مەسئلەی هەستەیی ئەمانە بخاتە پەراوێزەوە، خەڵک بیری لێنەکەنەوە لە سوورەتێکە ئەو کۆمەلگایە ئاوی خواردنەوە نییە. لە سەردەمی کۆرۆنادا واکسیناسیۆن کە لە دنیادا دەستی پێکردووە، زۆر وڵات هەیە ئێستا مەسەلەن هەر دوێنێک و پێرێکە ئیسرائیل دەڵێت تاکوونێت 40% خەڵکی وڵاتەکەی واکسین کردووە. لە ئێرانە چی کە ڕۆژانە ئەو هەموو خەریکە موشک ئەنێ بە شوێنەکانی دیکەەوە خەریکە بەرنامەی هەستەی دەباتە پێشەوە، هەڕەشەی لە ناوبردننی ئیسرائیل و چی دەکات بە لێشا و پوڵی ئەم وڵاتە دەنێرێت بۆ سووریە و بۆ یەمەن و بۆ عێراق و بۆ شوێنەکانی دیکە. کوانێ واکسین، کوانێ ئەو خەڵکەی کە ڕۆژانە خەریکن تێدا دەچن. ینی دەوڵەتێکی نامەسئول
لە بەرابەر خەڵکیی ئازادی خوازە سەفاراییان کردووە لە دڵی ئەو وەزیەتەدایە کە دەبێت ئەم کێشەیە کە لە بەلوچستان ناتوێتە پێشەوە بین لە مقابڵی ئەوەدا مەسەلەن هەردوێنێ پێرەکە ئێمە بینیمان خامنەی قسە لە پیتاندنی یۆرانیۆمی 60% دەکات ئەمە چی ئەم قسەیە بە باوەڕی منم قسەیە لەوێت جاران فەرماندەیەکی سوپای پاسداران قسەیەکی ئەوە نامەسئولانەی دەکرد ئەوە لە ڕاستیدا قسەیەکی قەبەی خامنەییە بۆ پاشەخشێکی گەورە لە نەزەری منەوە ئەو بۆ ئەوەیە بۆ ئەوەیە کە ئەوان دەزانن کە دەرەخەتی ئاژانس نایەن دەزانن دەرەخەتی هەر ئەمڕۆکە و دوێنێکە سێ وڵاتی ئوروپایی ڕاگەیاندنیان داوە ئەمریکا لەسەر چزە لەسەر ئەوەی کە ڕاست دەڵ بگەڕێرەوە بۆ بەرجام بەڵام گەڕانەوە بۆ بەرجام ینی شاخ و باڵکردنی جمهوری ئیسلامی ینی لە بەرنامەی هەستەیەکەت ینی لە موشەکەکانت ینی لە ترۆریزمی منتەقەیەکە لە هەمووی ئەوانە بۆیە جمهوری ئیسلامی ئەگەر ئەم قسانە دەکا و زێهنی خەڵک بەرەو ئەو ڕووداوانە دەبات لەو عینی حاڵدا نگەرانە لە کێشەکانی ناوخۆی خۆی لەگەڵ ئەوان سازش دەکات چونکە تاریخیشی هەیە لەو کاتەیدا کە دەیان کورد ڕێگای قودس لە کەربەلا و نەجەفەوە دەگوزارێت و لێرەوە دەچین بۆ ئەوێ هەلەو کاتانەدا بوو کە خومینی داهات جامی زاری دەنوێشت و دەیشکوت تەقیە هەیە لە ئیسلامان لە ڕێگای شەرعیەوە ئێمە ڕێگا پێدراوین بۆ حفزی دەسەڵاتی ئیسلامی دەکرێت هەموو شتێ بکەیت دەکرێت درۆ بکەیت دەکرێت حقەبازی بکەیت دەکرێت جنایەت بکەیت ئەوانە هەموو لەوان دەوەشێتەوە جا بۆیە لە دڵی ئەم وەزیەتەدایە کە ئەوان دێن بەرنامەی هەستەیەکان گەورە دەکەنەوە بۆ ئەوەی کێشەهای ناوخۆی خەڵکی ئێران کە اقتصادیە کە سیاسیە کە ئیجتماعیە کە هەمووی ئەوانەی پێداپۆشێت لە وەها وەزیەتێکدایە کە خەڵکی سەراوان و خەڵکی بلوچستان بەو فەقرە شەدیدەی کە لەو ناوچانە هەیە دەستیان داوەتێ ئەتراز و ناڕەزایەتی و دەریچەیەکی چکۆلە کە ئەوی سوختبەریە ئەو دەریچەی سوپای پاسداران بۆ تەمەحکاری و بۆ چاوچنۆکی خۆی خەریکە لیان نەگرێ و ئەو خەڵکە بۆ ئەترازیان کردووە بنابەرین دەبێت لە دڵی ئەو وەزیەتەدا ئەوە ببینین و لە عینی حاڵیشا دەبێت ئێمە لە بەرچاومان بێت کە ئەو خەڵکە ئەو مطالبات و مافانەیان تەنانەت لە ڕژیم شتێکی تریش خەریکە دەکات ئەویش ئەوەی کە مەسەلەن ئەمانە ڕەبتە دەنەوە بە جەریانی جەیش العەدڵ کە ئەوە جەیش العەدڵ و ئەوە تەقەیان لە پازگایە کردووە و ئەمە جەیش العەدڵ جەریانێکی کۆنەپەرستە جەریانێکی ئیسلامیەکە کە وەکو تاڵبان وایە مطالباتی خەڵکی بلوچستان هیچ ڕەتێکی بەوانەوە نییە مطالباتێکی حەقخوازانەیە ئینسانیە مافی نانە ئاوە پەناگایە زیندەگیە ژیانێکی ئینسانی قەرنی 21ەکە جمهوری ئیسلامی خەریکە لەو لایش ئەوەش ڕەبتە داتەوە بۆەوە جا بۆیە کولی ئەمانە ئەومان پێدەڵێت کە ئەو مطالباتانە قابلی پشتیوانیە دەبێت دیفاعی لێ بکەین ئەو خەڵکە حەقی خۆیانە ناڕزایەتی دەربڕن و حەقی ئەوانە کە لە بەرابەر جمهوری ئیسلامیدا ڕاوەستاون و ئەو جنایەتانە دەبێت محکوم بکرێەوە لە دڵی ئەو پرۆسەیەدا ببینینەوە بەڵێ هەور حەسەن کۆماری ئیسلامی میدیاکانی سەر بە سوپای پاسداران لەم ڕووداوە دڵتەزێن و بەرینەدا بێدەنگیان گرتوتە بەرد بە جگایەوەی کە جگایەکی تایبەتیشیان داوە بە کێشە ئەتەمیەکانی کۆماری ئیسلامی و غەرب و ئەمریکا پەیوەندی ئەم دوو کاردانەوەی چییە؟ عرضم کردی کە ئەمە پەیوەندیدانی ئەم دوانە بەیەکەوە لە ڕاستیدا بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئەوان دەیانەوێت ئەم کێشانە ئەم داخوازە بەرحەق و ئینسانیی خەڵکی ناوخۆی وڵات بەلاڕێدا بەرن هەروەی کەوتم خامنەی دەڵێ دەبێت بەرنمەیەکی هەستەیی ئێمە سانتیفیوژەکانمان تاکوونە 60% زەرفێتی ئەومان هەیەبین کە ئەوە دەنگدانەوەی زۆری بۆ لە دنیا و میدیاکانی دەرەوە ئەوەدا بۆیە ئەمە لە ڕاستیدا هەر ئەوەیە بۆ داپۆشینی ئەم حەقخوازیەی خەڵکی ناوخۆی ئێرانە بۆ داپۆشینی ئەو مافتەڵەبیەیە کە لە سیستان و بەلوچستان هەیە لە کوردستان هەیە لە ئازربایجان هەیە لە تاران هەیە لە هەموو شوێنەکان هەیە ینی ئەمڕۆکە جامعەی ئێران جامعەیەکە کە بەڕاستی ئەگەر جاران جمهوری ئیسلامی دەکوترات تەوەهم دە ساڵهایەکەوە ڕووخاوە هیچ ئەو تەوەهمە بە تایبەت لەم سەردەمەی کۆڕۆنایشە هەرچی زیاتر ئەو تەوەهمە ڕووخا بە درۆ دەلەسەکانیان بە فێڵ و تەڵەکەکانیان هەر ئەو ڕۆژانە معاونی خۆی خەزاییە هاتووە دەڵێ لە ئێرانە ئێمە باشترین ئیمکاناتی زیندانیمانەیە هەکە تۆ ڕۆژانە 15 نەفەر خەڵک ئەعدامەکەی شەرم ناتانگرێت درۆی ئاوە ڕوو بۆ جامعەیە دەکەن قەتڵی عامی ئەو خەڵکە دەکەن ئەو جنایەتەی کە هەر دوێنێک و پێرێکە لە بلوچستان کردویانە ئەو بێڕەحمیانەی کە لە شوێنەکانی دیکە خەریکن دەیکەن بۆ یەکانێ ڕەبتی ئەمانە بەوەیە کە جمهوری ئیسلامی دەوێت مەسئلەی ئەتۆمی گەورە کاتەوە مەسئلەی ناوخۆی پێچکۆلە کاتەوە وان مودیش بکات کە ئەگەر گوای کێشەی ئەتۆمی لەگەڵ دنیای دەرەوە حل بێت و ئەوان ئەو مەحاسرە لەسەر ئێران لابن وەزی ئێران باشە بێ ئەوەیش فێڵێکی بەڕاستی ئاخوندیە لەو خەڵکەی دەکەن چونکە خۆ لە دەورەی ئۆبامادا لە بیرمان نەچوو 150 میلیارد دلار پوڵیان ناردەوە بۆ ئێران بەڵام چی لێ هات چه گوشایشێک دروست بوو لە ژیانی خەڵکی ئێرانە هەموویان نارد بۆ شەڕی یەمەن
نردیان موشەیان پێ دروست کرد نردیان بۆ سووریا نردیان بۆ شوێنەکانی دیکە و تەمان ئێمە خوازیاری لابردنی ئەو محاسری اقتصادیین بەڵام بەبوونی مافیایەکی چاوچنۆکی وەکو سوپای پاسداران و بەیتی ڕاهبەری و جەمهوری ئیسلامی گوشایشێک لە ژیانی خەڵکا دروست نابێت بۆیە ئەگەر مەسئلەی هەستەیی لەلایەکەوە بەرجەستەی دەکەنەوە بۆ ئەوەی کە کێشە ناوخۆیەکانی پێ نیشان بدەن و ئەو فەزایی پێ لەواقعدا تحتی پوشش قرار بدەن لە لایکی دیکەشەوە دەیانوێوان نیشان بدەن کە هەموو شتێکی ئەم وەزیەتە بێلیاقەتی ڕژیم نییە بەڵکو محاسرەی اقتصادیە بەڵکو کێشەی ئەتۆمیە کە ئەوان بەناهەق بیانەکەن ئەمان هەقی تەبعی خۆیان ئەوەیان بێ بۆیە خەڵکی ئێران بە باوەڕی من لەوە وشیارترن لەوە ئاگاترن کە بەونەوە فریوکاری و ئەوان فریویانەی کە جمهوری ئیسلامی دەیکا باوەڕ بکەن. بەڵێ هاوڕێ حەسەن لەسەر هاوچارەنووسی خەڵکی کوردستان و بەلوچستان شیکردنەوەیکی زیاتر بدەن و انتظار لە خەڵکی کوردستان لەم هەلو مەرجەدا چییە؟ ئەوەی ڕاستی بێت من لە پرسیارەکەی پێشووش عرضم کردن کە خەڵکی کوردستان و خەڵکی بلوچستان هاوسەرنوێشتن هاوسەرنوێشتن لێکێ بە لەحازی ئەوە کە نظامێکی استبدادی لەسەر کارەکە سەرنوشتی ئەوان و هەموو خەڵکی ئێرانیش بەیەکەوە گرێت دەدا هاوسەرنوێشتن بە نسبەتی ئەوە کە ئەو ستەمە مزاعفەی کە لێرە هەیە لە بڕێ لە شوێنەکانی دیکە نییە جیا لە ستەمی تەبەقاتی وەکو تەبەقەی کرێکار و زەحمەتکێش و ئەوە کە لیان دەچێ لێرە بە عالەم ئاشکراستەوێکی نەتەوایەتیشیان لێچێ محرومن لە خوێندنی زمانی خۆیان کارە و ڕۆژانە ڕۆژی زمانی دایکی بووە محرومن لە ئیمکاناتێک کە دەبێت لە شوێنەکانی دیکە ببێ لێرە ئەو ئیمکاناتانە نییە بە عنوانی سنی و بە عنوانی مەسهەبێکی دیکە سەرکوتیان دەکەن و بەریان پێدەگرن کە بالاخره خەڵکێکە هەر عەقیدەیەکی هەیە عقیدەکەی بۆ خۆی ئازاد بێ بەری ئەوانە دەگرن بۆیە جمهوری ئیسلامی هەمووی ئەمانەی کردووە بە ستەمێکی سیاسی هەم ستەمی نەتەوەییەکە ستەمی سیاسیە هەم ستەمی مەسهەبیەکە ستەمی سیاسیە و هەم ئەو بێمافیانەی تریشێ هەر ئەو بۆ باعسی ئەوەی کە تەنانەت سەرمایەدارێکی لە کوردستانە ئەوان کە بیر لە بەرژەوەند و مەسلحەتی خۆیان دەکەنەوە نای لە کوردستانە سەرمایە گوزاری بکە قازانجی خۆ ئەوە نیە ئەوە سەرمایەداری ئەوە کوردە و کورد پارێزە و کورد پەروەرە ئەوە نیە ئەوە سەرمایە پارێزە ئەو بیر لە سەرمایەکەی دەکاتەوە دەچێت لە شوێنێکی دیکە دەکات دەچێت لە دوبەی دەیکات دەچێت لە ئەندونزی دەیکات دەچێت ئەگەر بیکات لە تاران و شارە فارزنشینەکان دەیکات کە لەوێ ئەمنیەتی زۆرتر لێرە ئەمنیەتەکەش دەکوێتەوە ینی ئەو بێ ئەمنیەتی کە جمهوری ئیسلامی لەم ناوچانە دروستی کردووە بۆ بە هۆکاری ئەوە مزافەن ئەو مجموعە تایبەتمەندیانەی تریشتن لەباری دەرمان و لەباری بێداشت و هەر تۆت مەشاکەی نمێک بارانە بارەی لە کوردستانە نیوەی ڕێگاکان خراپە بێ لە بەلوچستانە نیوەی ڕێگا و بان خراپە بێ نازانم نەختێک بەفرە بارێت بەدەیان و سەدان ماڵی کەپر و ئەوانە وێرانە بێ بەسەر خەڵکەکەی و خەڵک ئاوارا بن تا ئێستا ئەو 3 ساڵ ئەو خەریکە دەگوزارێت لەو بوومە لەرزەی کە لە قەسری شیرین و ئەوانەی داوە تا ئێستاکانە هیچ ئیمکاناتێک و لە کانێکسایەکی زۆر خراپە دەژین ئێسەی لە چادرا دەژین معلومە خۆ ئەگەر لە مەرکەزا بووە جۆرێکی کە جمهوری ئیسلامی لەگەڵ ئەوانە ڕەفتاریە کرد لە شوێنێکی لە قوم بوایەت و لە شوێنەکانی دیکە بووە جۆرێکی کە ڕەفتاری بنابەرین ئەو ستەمە مزاعفە لێرە هەیە خەڵکی کوردستان لەگەڵ خەڵکی بەلوچستان بەڕاستی هاوسەرنوێشتن جیالەوەی کە لەگەڵ خەڵکی ئێران بەگشتی هاوسەرنوێشت بەڵام ئازارەکانی یەکتری باش تەشخیص دەدەن کۆڵبەرێک دەزانێت کوشتنی سوختبەر چەندێ سەختە سوختبەرێکیش دەزانێت کوشتاری کۆڵبەرەکان لێرە چۆنە ئەگەر ئێمە لە ڕۆژانە جەنازە دێتەوە بە عنوانی کۆڵبەری و کوشتاری ئەوان ئێستا لە بەلوچستانیش ئەوە دەکرێت بۆیە مەسەلەکە چییە مەسەلە ئەوەیە کە خەڵکی کوردستان دەبێت دیفاع بکەن لەو حەقە لەو مافە لەو داوخوازە کە داوخوازی سوختبەرانە لەوێ هاوسەرنووشتیان هاوچارەنووسیان خۆیان بە هاومافیان بزان و نەتەنیا لە کوردستانیشە بەڕاستی ئێمە دیالەوەی کە داوامان لە خەڵکی کوردستانە وەکو کۆمەڵەکە پشتیوانی لەو خەڵکە بکەن و خۆیان حازرکەن بۆ کاتی پێویست ئەگەر حرەکەتێک شتێک وەڕێ بخرێ دەنگدانەوە و ڕنگدانەوەیان ببێ لە هەمان حاڵیشە داوامان لە هەموو خەڵکی ئێرانیشە داوامان لە دانیشتجووەکانە داوامان لە کرێکارانە لە ناوەندە کرێکاریەکانە لە خەڵکی ئازادی خوازە کە ئەم خەڵکە بەتەنیا نێڵنەوە ئەگەر جمهوری ئیسلامی بە نسبەتی کوشتاری کۆڵبەرانەوە خەڵک بێدەنگ نەبن و بێنە دەنگ ئەوە بە ڕاحەتی ناتوانێت سوختبەرەکانی بکرێت ئەگەر لە سوختبەرەکانە بێدەنگ نەبن سبحینە خەڵکی خوزستانیش قەتڵ و عام ناکە ئەگەر بە نسبەتی ئەوانە بێدەنگ نەبین سبحینە دانیشتجووەکان و ژنان و هەمووی ئەوانەش ناکە بۆیە ئەو ئەگەر سەرکوت وەکو یەک وایە لەلایەن ئیستبدادێکی سیاسیەوە دەکرێت بێمافی ڕنگدانەوەیکی هەیە لە هەر جێگایەکە موچین ڕەنگەکان و جیاواز بێ بەڵام مافخوازیەکەیش مشتەرەکە دیفاعکردن لەو حەق و حقوقە دیفاعی هەموو لایەکەوە انتظار لە خەڵکی کوردستانیش ئەوەیە کە بەدەم ئەو خەڵکەوە بچن تعقیبی ڕووداوەکانیان بکەن پشتیوانیان لێ بکەن
هاودەردیان لەگەڵ بکەن ئەوە خۆیان بە هاوچارەنووسی ئەوام بزانن کە بەڕاستی هاوچارەنووسن. هاوڕێ حەسەن لەسەر وەزعێتە قسە زۆرە لەسەری بکرێ بەڵام ئێمە کاتمان زۆر کەمە بەداخەوە ئەگەر نوکتەیەک قسەیەک شتێکەیە کە ئیسلام پێتان و ئیشارەی پێ بکەن ئاماژەی بکەم فەرموو. بەڵام لە ئاخرا فەقەت دەتوانم ئەوەندە بڵێم کە ئێمە هاوچارەنووسی ئەو خەڵکەین سەرخۆشی دەکەم لە بنەماڵەی ئەو کەسانی کە عزیزانی خوانیان لەدەستداوە هیوای چاکبوونەوە بۆ بریندارەکانیان دەخوازین ئەو جنایەتانەی جمهوری ئیسلامی لەوێ دەیکا جنایەت لە عەلەیهی هەمومانە هیچ فەرقی نییە لە تاران بێ لە تەورێز بێ لە ئیسفەهان بێ لە مەشهەد بێ لە بلوچستان بێ لە کوردستان بێ لە خوزستان بێ استبدادێک دەیکا عەلەیهی خەڵکیشی حەقخواز محکومیەکەین لە بەرابەریدا هەر کارێ لە دەستمان بێت دەیکەین هاوچارەنووسی ئەو خەڵکەین پشتیوانیان لەکەین و بازم تاکید دەکەمەوە کە متالبەی خەڵکی حەقخوازی ئەو منتەقەیە لەگەڵ گروپایەکی ئیسلامی توندڕە و کە هیچ ڕەفتێکیان بە ژیان و گوزەران ئەو خەڵکەوە نییە ئەوانە کاملەن دەبێت لە یەکتری جیا بکرێتەوە نابێ ئەو بکرێ بە بەهانە چونکە فڵان گروپی ئیسلامی لەوێ هەیە و دەوترێت لەگەڵ تاڵەبان بینی هەیە جمهوری ئیسلامی ئەوانە دەکات خەڵک بازگەشت بن لەوەی کە دیفاع ئێمە لە خەڵکی ئەفغانستانیش دیفاعکەین ببێ ئەوەی هاوسۆز بین لەگەڵ تاڵبان و لەگەڵ کەرزای و لەگەڵ خەڵکی دیکە لە خەڵکی فەلستین دیفاعکەین ببێ ئەوەی هاوسۆز بین لەگەڵ گروپای ئیسلامی لەوێ یا لە خەڵکی لوبنان دیفاعکەین ببێ ئەوەی کە هاوسۆز بین لەگەڵ جەریاناتی ئیسلامی حزب الله و خەڵکی دیکە ئەوانە بۆیە بۆ ئێرەش ئەوەیە کە ئێمە داواکاری خەڵکی کوردستان بدەم ئەو خەڵکەوە بچن هەتا ئەگەر لە جێگاهای پێویست بە یارمەتی ماڵی هەر شتێکەیە هاوکاریان بن هاودەنگیان بن و چارەنووسی خەڵکی کوردستان و خەڵکی بلوچستان و خەڵکی هەموو ئێرانیش بەوە گرێ خواردووە کە خەباتێکی هاوبەش تێگڕایی سەرتاسەری بۆ لە گۆڕانی جمهوری ئیسلامی بکەین ئەم کوشتارانە بتوانین کۆتایی پێبێین. زۆر سپاس بۆ بەشداربوونت هاوڕێ حەسەن بەڵێ بینەرانی خۆشەویست سپاس بۆی کە تا ئێستاش لەگەڵمان بوون سەرنجتان بۆ بینینی درێژەی بەرنامەکانمان ڕادەکەشین.